شوێن پەنجەم جارە باس لە یەکێک لە گەورەترین تاوانەکان دەکات، ئەویش تاوانی ساختەکاریە. تاوانی ساختەکاری زۆر بەرفراوانە و جۆرە و جۆرە کە لەلایەن تاوانباران ئەنجام دەدرێت. بەڵام ئەم جارە تەنها باس لەو ساختەکاریانە دەکەین کە لەلایەن بەڕێوەبەراتی نشینگەی هەولێر ئاشکرا دەکرێن و دەستگیر و دەست بەسەر دەکرێن. ئەو تاوانەش زۆرترینی لە سنووری دەرەوەی هەرێمی کوردستان دەکرێت و بە ڕێژەیەکی کەم لە ناو هەرێم دەکرێت. ئەگەر هەش بێت دەستگیر دەکرێن و ڕێکارەکان زۆر توند کراون. شوێن پەنجە بەدۆ دەچوون بۆ تاوانە دەکات کە تاوانێکی جیهانیە و زۆر جاریش باندەکانی ساختەکاری خەڵکانێکی بێتاوان لە سەراسی جیهان فریو دەدەن و پارێکی زۆریان لێ دەسەنن با پێدان و دەرهێنانی کارت و پاسپۆرت و ڤیزای وڵاتان. سەرەتاش بە چیرۆکی کەسێک دەست پێ دەکەین کە بێئاگا بۆ لەوەی دۆکۆمنتی ساختیان بۆ دەرکردووە و دەستگیر کراوە. ئەویش لە دەرەوەی هەرێمی کوردستان بەڵێنی ئیقامەی وڵاتی تورکیان پێدراوە. من پێویستیم بە ئیقامەی تورکی بوو، کارتی نیشتیمانیشتیشم نەبوو، کەسێکم دۆزیەوە گوتی ئەو ئیشانت لە بۆ دەکەم پێویست ناکات بێ تورکیا و ینی سەفەر بکەی، ئەمن لە بۆ چا دەکەم. ئەمریش پارەکەم دایێ دوای ماوەیەک هەفتێک 10 ڕۆژ ئەوها کاتەکەی ئیقامەکەی لە بۆ هینامەوە. ئەمریش تەماشام کرد ئیقامە شتەکان هەمووی تەواو بوو، هیچ ساختەکاری تێدا نەبوو. دوای چوون وەکو سەفەرم کرد بۆ تورکیا، یەکێک لە دەواازەکانی هەرێمی کوردستان منیان ڕاگرت تەفتیشاتیان کرد بڕێک گومانیان لە بۆ چابوو، ئەمنیان دەست بەسەر کرد، گوتیان ئەو ئیقامەیە ساختەیە. ئەمیش لە کۆڕینیان لەگەرکردن 5 وەریان لێ وەرگرتم و چێ لە بۆ دروست کردی و ئەوها ینی زۆر قسان بەڕاستی زۆر ناخۆش بوو. ئەمنیان دەست بەسەر کرد، ینی زیندانی کرام بە کەفالەت بەربووم و نەشم زانی ئەو شتانە ساختەیە، چونکە ئەو بە تاکیدیوە پێی گوتم ئەوەنە ساختە نییە و ئێستا ئیقامەت هەیە لە تورکیا و دەتوانێت سەفەر بکەی و لێ بمینێ و پێویست ناکاتن بچێت تورکیا. ئیدی لە بەرەبانی زوو دەچینە بەڕێوەبەراتی نشینگەی هەولێر. ئەو فەرمانگەیە تاکە شوێنە بەرپرسە لە هاتنی کەسانی بیانی و ئەنجامدانی ڕێکارەکان. کۆمەڵێک ڕێکاری یاسایی هەیە بۆ هاتنی کەسانی بیانی. گرنگترین خاڵ پشکنینی خوێنە، چونکە هەر کەسێکی نەخۆش ڕەنگە و ڤایرۆسە بگوازێتەوە. لە ڕێگەی ئۆنلاین کار دەکرێت لەبەر نەخۆشی گوازراوە تا کاریگەری نەبێت لە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە لە هەرێمی کوردستان. دەچینە بەڕێوەبەراتی نشینگەی هەولێر و بەڕێوەبەر دەبینی. ئەو بە وردی چاودێری جم و جۆڵی فەرمانگەکە دەکات. نایەوێت هیچ هەڵەیەک ڕوودات و ساختەکاران دەربازیان بێت. ئەو بەڕێوەبەراتی بە یەکێک لە ئەستیارترین و گرنگترین فەرمانگە دادەڕێت. بەڵگەنامە ساختەکان ئێمە ئەرکی ئێمە لە بەڕێوەبەراتی نشینگەی پارێزگای هەولێر بەگشتی و بەڕێوەبەراتەکانی نشینگە لە پارێزگاکانی دووەک و سلێمانیش بە هەمان شێوە و هەڵەبجە تایبەتە بە ڕێگریکردن لە هەر دۆکۆمنتێک بە دوو شێواز. ئەو دۆکۆمنتە ساختانی کە لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە لەلایەن باندەکانی قاچاقچیەکانەوە دروست دەکرێن بۆ ئەوەی کەسانی چه هاوڵاتی خۆمان چ کەسان لە وڵاتانی ترەوە بێن و دەرباز بن بۆ وڵاتانی تر. ئەو جۆرە بەڵگەنامە و دۆکۆمنت و پاسپۆرتانش کە لە ڕێگەی وڵاتانی دەرەوە دێتە ناو هەرێمی کوردستان. واتە بەڕێوەبەراتی نشینگە لە دوو ئەرکی بەرامبەر دوو بەرپرسیارەتی و ئەرکی زۆر گەورەیە. ئەویش هەردووکیان ڕێگەنەدانە بە چوونی کەسان بە شێوازی ساختە و دۆکۆمنتی ساختە بۆ وڵاتانی جیهان، بە هەمان شێوەش ڕێگریکردن بۆ ئەوەی بەڵگەنامەی ساختە
لە ڕێگری لێ بکرێت لە کاتی هاتنیان. بەڕێوەبەراتی نشینگەی پارێزگای هەولێرێکێکە لەو فەرمانگانی سەر بە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە. ڕاستەوخۆ ڕێنمایەکان لە ڕێگەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بۆی دێت و لە چوارچێوەی یاسا کار پێکراوەکان و ڕێنمایەکانی حکوومەت کار دەکات. ئەو بەڕێوەبەراتیە کار لەگەڵ کەسانی بیانی لە وڵاتانی جیهانەوە بۆ مەستی گەشت و کارکردن بە شێوی فەرمی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و دەواازە سووریەکان دێنە هەرێمی کوردستان. بەگشتی دیاردەی ساختەکردن لە تەواوی جیهانە بابەتێکە دیاردەیەکی نێودەوڵەتیە تایبەت نییە بە عێراقیان هەرێمی کوردستان. بەڵام پسپۆری و شارەزایی ئەفسەر و کارمەندانی ئێمە وا دەکات ئێمە ڕێگر بین لە دەربازبوونی ئەم جۆرە بەڵگەنامە ساختانە کە بێگومان لەلایەن باندەکانی قاچاقچێتی کردنەوە کە وەکو بە شێوەیەک پێشتر دروست کراوە ئەو کەسە بیانیە زۆر جار ئەو کەسێک کە ناک بڵێن بیانی ئەو کەسانی کە بەڵگەنامەکانیان لە دەستە زۆر جار هەوڵ دەدەن بۆ تاقیکردنەوەی بەڵگەنامەکان دێن سەردانمان دەکەن بۆ ئەوەی کە بزانن ئەو بەڵگەنامە دروستە یان یان دەتوانن پێی دەرباز بنیانە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کەسانێک وەکو بازرگانی کردن وەکو سوودێک بەڵام لە هەمان کاتدا دەبێتە هۆی ماڵوێرانی و لە دەستگیرکردنی کەسانێک کە بەرامبەر پرۆسەیەکی نایاسایی کە ئەو کەسەی دەست بۆ ساختەکردن دەبات یان ئەو کەسەشی کە هەوڵی داوە بەدەستی بێنێت لە هەردوو حاڵەتدا ئەوانە پەنجەمۆریان وەردەگیرێت دەچێتە ناو بەڵگەکانی تاوان لەسەر ئەو کەسە لە کاتێکیشدا کە دۆسیەکەی لە دادگاکان یەکلایی بێتەوە لە دوای وەرگرتنی بڕیاری کۆتایی دادوەر و ڕێکارە یاسایەکان لە هەمان کاتدا ئەو کەسە ڕەنگێکی خراپ خاتە سەر کەسایەتی خۆی بۆ داهاتوو. ئەو فەرمانگەیە بە قۆناغی جیاجیا تێپەڕیوە کە لە ساڵی 2004 دامەزرا سەرەتا بۆ کەسانی کە هاتوون بە شێوەیەکی دەستی کارەکان ئەنجام داوە. لە دوای ساڵی 2010 هەنگاوێک دەچێتە پێش و بە کۆمپیوتەر کارەکانی دەست پێ کرد. بەڵام لە کۆتایی ساڵی 2019 بەڕێوەبەراتیە کرانەوەیکی تەواوی بەخۆیبینی کە لە سەرەتای کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان گەورەترین پێشکەوتنی لە سەراستی هەرێم و عێراق و ناوچەکە تۆمار کرد کە بوو بە یەکێک لە پێشکەوتوترین دامەزراوی حکوومەتی هەرێم لە سەراستی عێراق. ناقیب ئەحمەد ئەفسەری وەربینی لەو بەڕێوەبەراتیە دەبینین و وردەکاری ساختەکردنی بەڵگەنامەکان و ئاشکراکردنیان باز دەکات. ئێرە بەڕێوەبەراتی نیشتنگەی هەولێرە یەکێکە لە فەرمانگە پێشکەوتوەکان لەسەر ئاستی عێراق ئێرە مافی مانەوە ئەدا بە هەر بیانیەک بێ ببینێ لە هەرێمی کوردستان بەڵام بە پێی ڕێکاری یاسایی لە هەمان کاتشە ڕێکاری یاسایی ئەگرین بەرامبەر ئەو کەسانی کە داواکراون یان ئەو کەسانی کە بۆیان نییە بمینێنەوە لێرە یەکەم هەنگاو کە هەر بیانیەک بێوێ کارتی نیشینگە یان مانەوە لێرە دەربێنێ یەکەم شت یەکەم ڕێکارکە ئەچێ بۆ بەشی یاسایی لەوێن دەر تحدیدی سپۆنسەرێک کرێت ئایا سپۆنسەری شەریکاتە ئایا سپۆنسەری کەفاڵی شخصیە ئایا سپۆنسەری منظماتی دووەلی یان عقد زەواجە لەبەر عقد زەواج جار وایە کابرا مەسەلەن طرفێکی عێراقیە دوای ئەوە تەقدیمی ئەوراق بە ئۆنلاینەکە لەبەر چی بە ئۆنلاین لەبەر ئەوەی بەرکەوتە دروست نەبێت لە مابێن هاوڵاتیان و لەگە کارمەندان و هەر لە هاوڵاتیان خود و خۆشە ناو یەکە بەڵام ئێمە ئەو ئۆنلاینەماندانەوە بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک بەرکەوتە دروست نەبێت وەکوتمان دوای ئەوەی کە ئۆنلاین تەقدیمەکە ئەوراقی دێتە فەحسی خوێن کە ئەوە گرنگترین خاڵە طبعا دەبێت فەحسی خوێن لەبەر ئەو کەسە کە کارتی مانەوەی پێ ئەدرێ ئەبێ فەحسی خوێن بکرێت ئایا نەک نەخۆشی گوازراوی هەبێ نەک ئشکالێ یا شتێک یا هەر نەخۆشیەک یعنی تەسیر بکە لە هەرێمی کوردستان ئێمە ڕێکاری دێنین. لە بەشی وردبینی ئەو پاسپۆرتانە دێتە من دەستیەوە یەکەیەکە ئەو پاسپۆرتانە چێکەکە کارتی مانەوەکان چێکەکە پەڕی پاسپۆرتەکان یەکە بە یەکە چێکەکری ئایا پاسپۆرتە تەواوە ساختە نییە شکالی نییە هەما کات طبعا پێشوەختش چێک کراوەتەوە لە داتا ئەنتری بەڵام ئەوە دووبارە چێکەکرێتەوە
بۆ ئەوەی هیچ یعنی ڕێگارێکی نایاسایی ڕەت نەبێت لەسەر بەڕێبەراتی نیشتنگی هەولێر و ئیش ئجراعاتی خۆمان دەکەین چێکەکەین پاسپۆرتەکان چێکەکەین دوای ئەوەی کە چێکەکەین کاملەتەن تەسلیمی بەشی چاپیەکەین. بێگومان تەزویر زۆرە و جۆری تەزویریش زۆرە. یەکەمیان مەسەن پاسپۆرتی ڕەسەنە پاسپۆرت تەزویری لەسەر پڕ یەکەمی پاسپۆرتەکە بەڵام پاسپۆرتەکە ڕەسەنە تەزویری پڕ یەکەمەکرێ ئایا ڕسمی گۆدرێ یان ناوەکانی گۆدرێ یان هەر معلوماتێک و داتانتریەک ئەو پاسپۆرتە ڕەسەنە گۆڕێ بۆ ئەوەی بگونجێ لەگە و کەسی کە یعنی پێ ئەوێ سەفەری پێ بکە یان ڕەتدا ئەو بچێتە وڵاتی کە ئەوێت. دووەم تەزویر ئەوەیە کە پاسپۆرتەکە ئیشکالی نیە هیچ ئیشکالی نیە و پاسپۆرتە ڕەسەنە هیچ مشکلی نیە بەڵام شخصەکە خودی خۆی نییە ئەو شخصە یان مەسەن هەوڵەدا مکیاج بکە یان عملیاتی هەر نەفەرما بینە کە عملیاتی تەجمیلشی کوورە بەس فی سەبیل شەوی بکێتە ئەو کەسی کە خاوەنی پاسپۆرتە ڕەسەنەکەیە ئەوەش عینەن طبعا ئەوانە مەحالە لێرە دەربچێ. دیاردەی ساختەکاری دیاردەیەکی بەردەوامە باندەکانی ساختەکردن بەردەوام هەوڵی ئەم کارە دەدەن لە بەرامبەردا ئێمە وەکو فەرمانگە یان وەکو ئەفسەرانی سەربەوزارەتی ناوخۆ بەرپرسین لە ڕێگریکردن لەم دیاردەیە ئەم دیاردەیە بە شێوەیەکە کە دەتوانین بڵین ناتوانین بڵێن ڕۆژانە بەڵام حاڵەتەکان ئێستا بە خۆشحاڵیەوە دوای ئەوەی کە ئەو دەرگایانە داخراوە لیان بەرەو کەمبوونەوە دەچێت بەڵام دیاردەیەکە و بوونی هەیە. کەسە هاتووە ڕووجی بکە پاسپۆرتێکی دەرکەوت کە تەزویرە بانکە نەژوور Who doing this thing for you? This is a fake passport, it's not original. Who did it for you? You yourself? Whom did? It's me. It's you, but it's not original, it's fake. Yeah, it's fake passport. Where's your lawyer? Where's your sponsor? Call him to come. ئەو پاسپۆرت تەزویرە کێ بۆی دروست کردو؟ جناب مدیر من وەکو ئەمانەت ماوە ئەو کچە لەگەڵ خۆم بوومەوە تەلەفۆن لە بۆ کردم گوتی ئەو خزمەتکارەی ماممە هات ئێرە بەس ئەمیان لێرەوە کردی بە ئەمانەت بگەینەوە ماڵێک چکە چاوەڕێکە ئەگەر هیچ علاقی لەم بەس پاسپۆرتەکە تەزویرە ئەوە تەزویرە ناناسم کێ دایە تو پاسپۆرتەکە؟ لۆ یاردم گوتی خزمەتکارە لە ماڵی ماوە زمانی بەخۆی سەر هاتە سەخت جەنابی ئەوانە ئێمە ڕادەگرین ئیجراعاتی قانونی خۆمان دەکەین با بەیانی محامی بێتە ئێرە تەبلیغی بکەن با بێتە من لە غانەوە هاتووم ماوەی 2 ساڵە لە کوردستانم پاسپۆرتەکەم بەسەر چوو بوو ویستم بگەڕێمەوە وڵاتەکەم خاوەنکارەکەم پاسپۆرتی ساختەی بۆم دروست کرد کە هاتمە نشینگەی هەولێر کارە ساختەکەم ئەشکرا بوو دەستگیریان کردم. ئەوەی کە لەو حاڵەتانەیە بۆ ئافرەتە غانیە کە هاتووە ئیقامەی هەیە بەڵام لەسەر پاسپۆرتی قەدیمی ڕەسەن بە شێوەیەکی ڕسمی داخل بووە هیچ مشکلی نییە ئەوە ئەبا بڕاتە وڵاتی خۆی پاسپۆرتی نوێ بکاتەوە اینجا بێتەوە پێش و ئیقامی کسپیانەوێ بەڵام بەعزە کەس هەیە ئەوانی کەەوە ئەو ئافرەتەکە ئیشەکە لەلایەن تەکالیف زۆرە مەسەلەن لەوانەیە 15 وەرەقە 10 وەرەقە تا 20 وەرەقە تەکلیفەی سەفەرێتی چوون و هاتن ئەو پاسپۆرتانە گیرن و ئەو کەسەشی کە هێنایەتی و ئەو کەسەشی کە تەمویلی کردو ئەو کەسەشی کە بەدووشێتی ئەوانش هەمویان دەستگیرەکرێن و تەسلیمی دادگاکرێن و سزای خۆیان وەرەگرنەوە. نەقیب دیلانە ئەفسەری ژمێریاری دەبین.
باس لە ساختەکردنی دراو لەلایەن بەشێک لەو کەسە بیانیانە دەکات کە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن. مەسەلەی تەزویر مەسەلەی جیهانیە، تاوانێکی گەورەیە، بێگومان هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەو کارە، بۆ یەگەر بێت و پێناسەی کورتی ساختەکاری بکەین دەڵێن بریتە لە گۆڕانکاری لە هەر نووسراوێک یا هەڵ بەرگەڵنامەیەکی فەرمی حکوومەت کە تێدا ئەنجامی دەداتن. بێگومان تاوانێکی گەورەیە، بۆیە ئێمە و کەسانە دەستگیر دەکەین کە ساختەکاری دەکەن کەمەش ئەرکێکە لە ئەرکەکانی وەزارەتی ناوخۆ بەمەش ڕێگری لە دروستبوونی تاوان دەگرێت. ئەو کەسانەی کە ئیشی ساختەکاری دەکەن ئەو کەسانن کە لە وڵاتانی دەوروبەر داواکراون بۆیە دێنەیرکوانە هەولی ساختەکاری دەدەن. لە کاتی ڕایکردنی مامەڵەکانیشدا زۆر جار دەست بەسەر ساختەدا دەگرین، بۆ نمونە پاسەپۆرت یاخود موری هاتنیان یاخود هەر بەڵگەنامەیەکی تر فەرمی دەدەست بەسەرەوە بۆ پارەش بەدەر نییە لەوە کە ساختەکاری تێدا دەکرێت بەس بەهۆی ئەوەی لێهاتووی کارمەندان و ئەفسەرەکانمان دەستی بەسەردا دەگرین و هەروەها ئەو ئامێرانەی کە وەزارەتی ناوخۆ بەمانی دابین کردووە کە یارمەتی دەرن لە دۆزینەوەی ساختەکاریەکە. زۆر جار ئەو کەسانن کە ساختەکاری دەکەن کەسانی داواکراون یا هەر کەتنێکی تری کە کرابێتن هەولی ساختەکاری دەدەن بۆی بمانەوەیان لێرخواانە، بەڵام ئەمەش لە یاسا دەربازیان نابێتن. لە هەمان کاتش یعنی تەزویری ترچمانەیە کە پاسپۆرتەکە مشکانی مەسەن پاسپۆرت هەر وڵاتێکە پێویستی بە ویزەی شنگنی وڵاتانی ئەوروپا هەیە، مەسەلەن ئەوان بە زەحمەتی یعنی دەستیانەکەی وڵاسن بە تەزویرکردن. زۆری ئەو تەزویرانەش طبعاً زۆریان لە دەروی وڵاتەکرێ، دەروی وڵات کە ئیهێنن طبعاً پاسپۆرتیان ئەنێرن یان ویزەکەیان بۆ ئەنێرن بە ستیکەرە لێدەن لە پەڕێکی یەکێ لە پەڕەکان ئەتیادی دێن بیانە سەفەرەکان دێنە لای ئێمە و کەمۆری دەرچوونیان بۆ لێدەین. کەمۆن بەبەستیەوەی چێ کەمۆری دەرچوونی لێ بدرێت کابرا مەسەن بینی پەنابەرە خەتمی هاتنە ژوورەوەی نییە ئەمۆری دەرچوونی لێ بدرێت، یان مەسەن کابرا غەڕامی لەسەر مەسەن ماوەیەکە زۆر لێرێت تاکو ئەو تەزویرەی دەستکەوتووە دێتە ئێرە لە بەشی دەرچوون ئێمە چێکی ئەو پاسپۆرتە ئەکەین، ئایا ئەو پاسپۆرتە تەواوە ئایا ئەو ویزی کەوەری گرتووە تەواوە ئەچێتە ئەو وڵاتەیە، ئەو کاتە دەرەکەوێت کە ئەو پاسپۆرتە مەسەن ئەو ویزە ئەگە تەزویر بوو یان دەستکاری کرابوو یان پاسپۆرتەکە بیانی بوو مەسەن پاسپۆرتی ئەوروپی بوو یان کەنەدی بوو یان ئەمریکی بوو یان هەر وڵاتێتر بوو تەزویر بێ ئێمە دەست بەجێ یەکسەر ئەو کەسە تەحویلی بەشی یاساییەکەین و لەوێن دەر ئەچێتە بەشی طبعاً مکافحەی ئیجرام لەوێن دەر تەحویلی دادگاکرێت. شوێنپەنجە تا درەنگانی شەو لە یەک ڕۆژدا لەگەڵ ئەفسەر و کارمەندانیەوە بەڕێوەبەرایەتیە بە دۆداچوون بۆ تاوانە دەکات و هەوڵەکانیان دەخاتە ڕوو بۆ پاراستنی شار و خەڵک و دامەزراوەکان لە کەسانی ساختەکار و فێڵباز و هەر کەسێک کە نیازیە بێت لە پێناو پارە خۆی لە یاسا دەرباز بکات زیان بە بەرژۆندی گشتی بێنێت، چونکە ئامانجی سەرەکی حکوومەت خزمەتکردنی هاوڵاتیان و پاراستنیانە لە هەر مەترسی و تاوانێک. لەسەر فەرمانی بەڕێوەبەری نشینگەی هەولێر مەفرەزێکی پۆلیس کۆمەڵێک کەس کە بێ دۆکۆمنت و بەڵگەنامە و ناسنامەی ساختە لە هەولێر دەشین دەستگیر بکات. کابرا زۆر جار هەیە مەسەلەن دێت لێرە کارتی نیشینگە دەرکات کارتی مانەوە نەخۆشە کابرا نەخۆشە یان مەسەن نەخۆشی ئایدزی هەیە یان التیابکەبەت ڤایرۆسی هەیە یان هەر نەخۆشیەکی گواستراو کە بۆی نییە ببینێتەوە لێرە هەڵەسێ کارتی فەحسی یان فەحسەکەی خۆی تەزویرەکە بەڵام نازانێت ئەوە ئێمە فەحسمان بۆ ئۆنلاینە کە ئەچێتە مستەشفای حکومی لەوێ فەحسەکرێ کە فەحسەکەش کرا مەحاڵە دەستکاری بکرێت مەحاڵە هە بۆ ئۆنلاینش ئەگەڕێتەوە کە دێتی ئێرە ئەچێتە مەسەلەن هەر مختبەرێک لێ من فەحسم عیبیم نییە بەڵام لە سیستم ئێمە دیارە دەرەکەوێت سیستممانەیە کە ئەو فلان کەس بە فلان ویزە بە فلان سپۆنسەر هاتووە کە فەحسەکەی تەواو نییە و ئەبێ بگەڕێتەوە لەبەرەوە نەخۆشە هەر کەسێک نەخۆش بێ نەمینێ لە وڵاتە. حکوومەتی هەرێمیش لە ڕێگەی وەزارەتی ناوخۆ لەو بەڕێوەبەرایەتیە
ڕێگری لەو تاوانە دەکات و سەرجەم دەواازە سووریەکانی کۆنتترۆل کردووە تاو کەسانە نەگەنە هەرێمی کوردستان چونکە بەشێک لەو کەسانە ڕەنگە نەخۆشی گوازراویان هەبێت ئەمەش قەدەخەکراوە بێنە کوردستان تا کاریگەری خراپی تەندروستی لەسەر خەڵک نەبێت و ڕێگری لا بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیانە بکەن ئاوکات ڕێگری لە کەسانی قاچاق و داواکرا و خراپ و پاراستنی هەرێمی کوردستانە لە کەسانی ساختەکار و خراپ و پارێزگاریە لە خەڵکەکەی لە فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر جۆرەها ئامێری پێشکەوتوو لە دەستی ئەفسەر و کارمەندانی ئێمەیە جیالەوە پسپۆرێکی زۆر باش لەلایەن ئەفسەر و کارمەندەکانی ئێمە هەیە کە نزیکەی دەیان ساڵ زیاتر لە 15 بۆ 20 ساڵ ئەفسەر و کارمەندانی ئێمە پسپۆرێکی تەواویان پەیدا کردووە لەم بابەتە لەبەرەوە ئەو ئەفسەرانە و کارمەندانە لەوێ شارەزایی جۆری پاسپۆرت و دۆکمنتی وڵاتان بە تەواوی بوون و ئامێری تایبەتیان بۆ دابین کراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ڕێگریکردن لەم دیارە. دەگوترێت ئەو کەسانە شەندێکیان بۆ کارکردن دێن و بەشێکیان ئەگەر هەیە داواکراو بن و کەسی خراپ بن دایانەوێت لە یاسا دەربازیان بێت و سنووری هەرێمی کوردستان بەکاربهێنن بۆ هەر مەبەستەیەک کە دایانەوێت. حکوومەتی هەرێمیش لە ڕێگەی وەزارەتی ناوخۆ لەو بەڕێوەبەرایەتیە ڕێگری لەو تاوانە دەکات و سەرجەم دەواازە سووریەکانی کۆنتترۆل کردووە. لە سەرەتای کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە ساڵی 2019 ئەم بەڕێوەبەرایەتیە لە کۆتایی 2019ەوە کرانەوەیکی تەواو بە شێوازی دیجیتاڵی وەکو لە پرۆگرامی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا هەبوو کارەکانی بە شێوەی دیجیتاڵی کرد. کاری ئەمە لێرە ئەوەیە زیاتر مەسەلەن هەر پاسپۆرتی دێتە لامان فەحسێکی زیاترەکەین هەر هاوڵاتیە کە دایرێک بچێتە ئەوروپا یەکەم جادێتە لای ئێمە کە هاتە لای ئێمە ئێمەش چەند ئامێرێکمان هەیە و بەرنامەمان هەیە هەنێ ئامێر و بەرنامانەیە کە ڕەبتە لەگەڵ هەنێکی هەیە ڕەبتە لەگەڵ پۆلیسوانەشە پۆلیسی ئەوروپیوانە ئەتوانین کۆنتاکتمان هەیە لەگەڵیانە زیاتر ئیشەکانمان بۆ سەر لەکاتەوە کە دڵنیا بین ئەو مستەوسەکاتانی کە دێتە لای ئێمە کە چێکێکین ئایا تەواویان تەواو نییە. باپی ئاماری بەڕێوەبەرایەتی نشینگەی هەولێر لە ماوەی ساڵی 2021 زیاتر لە 596,000 گەشتیار ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە. نزیکەی 579,000 کەسیش لە هەرێمی کوردستان لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر گەشتیان کردو و ڕۆیشتون. کۆی گشتی 1,176,000 کەس هاتون چوونیان لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کردووە. هێزی دەستی کاری 22 وڵاتی جیهانی لە هەرێمی کوردستان هەیە. لە ماوەی ساڵی 2021 126,000 مامەڵە پێشکەش بە بەڕێوەبەرایەتی نشینگەی هەولێر کراوە. زیاتر لە 90,000 کەس ڕێپێدانی مانەوەیان وەرگرتووە. 23,000 کەس زیاترە ماوەی پێدانی فیزیان بۆ درێژ کراوەتەوە. لەو ژمارەش زیاتر لە 225 بەڵگەنامە و پاسپۆرت و کارتوی نشینگەی ساختە دەست بەسەر کرا و چەندین کەسیش دەستگیر کراون. ئەوکە 250 کەسی بیانی دیپۆرتیان گەڕێنراونەتە وڵاتی خۆیان کە 46 کەسیان بەڵگەنامەی ساختیان بەکارهێناوە لە فڕۆکەخانەی هەولێر لەبەر پێشکەوتوی سیستمی پشکنین و فڕۆکەخانەکە دەستگیر کراون و 212 کەسی تریان بە کێشەی تر لە باگراوند و کومان لە بەڵگەمەنامەکان گەڕێنراونەتەوە. پێناسەی تەزویر واتە دروستکردنی شتێکی ساختە و درۆ کە لە شێوەی ڕاستی بچێت و بەکارهێنانیشی لە بەرژەوەندی گشتی بێت یاخود بەرژەوەندی شخصی بێتن تاکە کەسی بێ ئەوە خۆی لە خۆی دەتاوانە نابێ بکرێت بەی شەوێ. هەر بەڵگەنامەیەکی ڕسمی
کە وەکو ئیقامە یاخود پاسپۆرت و یاخودیان هەر هەویەک بیتن کە لەلایەن دام و دەستگاکانی حکوومەت دەردەچی ئەمانە خۆی لە خۆیدا هەمووی بەڵگەی ڕسمینە تەنها جهتی حکومی دەردێنی بۆ شخصا و هەر شخصێکیان هەر کەسێک بیەوێ کە تەزویر بکە بڵێ وەڵام مەثەن یان ناوەکەی دەگۆڕم یان بەڵێن ڕسمەکەی دەگۆڕمەوە ئەوە لە خۆی لە خۆدا یەکسەر دەبێتە موضوعی تاوانی گەورە کە سزاکەی بۆ گوتمان تا 10 ساڵ دەبێتن یعنی بە هیچ زۆرێک نابێت و دەستکاری هیچ بەڵگەنامەیەکی حکومی بکەی کە لەلایەن لە جهتی حکومیەوە دەردەچێتن. ئەو کەسێک کە دروستکەری ئەو بەڵگەنامەیە یاخود ئەو خەتمەیە یاخود ئەو ئیمزایی کە تەزویری کردیان ئەوەی کە دروست دەکا ئەو کەسێک کە بەکاری دێنی ئەو کەسێک کە ڕەوازی پێدەکا باشە ئەمە هەر هەمووی ئەمە تاوانەکەی 10 ساڵە هیچ لە ناحەی سزاکە هیچ فەرق ناکە هەمویان نەفسی ئەوە برێن مودەکەی 10 ساڵ سزا دەدرێن زیندانی.